وەختتان وە خێر. ئێمە لە دەبێتەکانە دەورانە ئیرە فرێک لە تەوتەکانە دەوڵەتە ئێرانمان بە تەورە کامل و اتفاقاتە ئاتی کە قرارە بکەفێت ڕوو کرد و بەحث کرد. ئێمە مشخەسەن لە ساختنە پرۆژەیەک بە ناوی فعال لە حوزەی جامعەی مەدەنی باسمان کرد و قسەمان کرد، بە تایبەتی لە منتەقەیە ئوستانە کوردستان، بەڵام کەم هاتینەوە سەرە کرماشان و فعالینە حوزەیە کوردبازیە جامعەی مەدەنیە ئوستانە کرماشان کە لەم حوزە دەوڵەتە ئێرانی بە شوێنە دانانە پرۆژەیە ئێرانە گەورەیە فەرهەنگیەکەی تحت لەوایە جێنشینە خامنەئی و کانتۆن بازی و ئەقەلیەت سازی. ئێمە شاهد بووین هەر لە دروستکردن جنبشە کەسپیەنۆ تا دانانە ستانهای چکۆلە وەکو لەکستان و لڕستان و ئیاڵەتە متحدەیە بەختیاری و جنبشە کەسپیەن و کەلهۆڕستان. ئەم جەماعەتی کەلهۆڕبازە کەلهۆڕستانە کشین، ئەمانە هەروانەوە گشتیان لە کاناڵە ئاغایە مەلا بەختیار و ورودیان کرد، لەوێ تەقزیە بوون و بەعد لە ناو دەسە پێکاکا و پارتیشا خەریکن ئەسوڕێنەوە. ئەمانە مەعمولەن گەورەترین شاهکارێکە ئەکەن ڕۆن دیدارێک ئەکەن تەکە ئاغایە مەمکۆڵانە بە پەنجە و مساحبێتەکە ئاغایە مەمکۆڵانە بە پەنجە ئەکەن. لەم چێهرانە یەکێکە بەناوە نەعیمە نەجەفی، مناڵە گێڵانە غەرب. جالە بە ئەمانە هیچ کامیان خەڵکە شارە کرماشان نین، بەڵام خۆب گشتیان خۆیان بە کرماشانی معڕەفیەکەن، مەسەن کاورا قوروەیە، هەرسینیە، سەحنەیە، گێڵانە غەربیە، سەرپێڵیە، هیچ ئیرادێکی نییە خۆی بەناوە خۆی معڕەفیکە وەلێ نەنووسێ کرماشان. تەوەجۆکەن چون لەگرا تەفاوتێکی گەورە هەست لەم مەقولە و داستانە. یاعدە لەمانە دەستیان کردە کوردبازی کە ئێوە نمودەکانیان ئەوێنن مشتە ئینسانە تێ هەڵدریاگ و ئەتلعات گەرەکی و ناو و شۆهرەتێکیان پێبا، عین ژنە لەش فرۆشیش هەن بە دەستی ئەم یەکی و ئەو یەکیوە. ئەلبەتە ئەمانە ئەوەی کە ئەربابە ئەسلیە مهرەکان ئەگێڕێت و بازیان پێیەکە. ئەمە ئاغای ڕەحیمە نەعیمە نەجەفیە قبلن ڕەفیقێکی بوو بەناوە ژیارە جەهانفەرد. ژیارە جەهانفەرد دانەیە مهرە هەرزە فیمابینە پەکەکە و یەکێتی و پارتی بوو، دەکۆمنتاری دروسە کرد و بەحسی لە کەلهۆڕستان کردو. ئەمانە تاوەی کە قاڵێکیان لەسەر ساز کرد و وتیان لە تورکیە گیریاگە لە ماردینە و دوایە وشە بەردریا و داستانی مشخەس نەبوو بەرەو کوێش. ئەمە ڕفیقە ئەم نەعیمەوە لە نەعیم زرنگتر و بعد ئەم کە جێگەی خاڵی کرد نەعیمەکە جێگەی پڕ کردەوە. ئەم ئاغایە نەعیمە نەجەفیە. ئەم ئاغایە نەعیمە نەجەفی ئەو تۆڕەسە وا ئیتر هەرکە لەولاوەتێ ئەکەفێتە دامە تۆڕە ئەمانە، هەرکە لەو دیوتێت ئێشێ ئەمانە چرخێکی پێ بدەن و ناوێکی پێبان و گەورەی بکەن و فوی تێ بکەن و زلی بکەن و ئەمانە فعالینە حوزەیە ئوستانە کرماشانن، کوردباز، مشخەسەن کوردبازی ئەکەن و خەریکە فعالیەتن. جەماعەتێکی فەرەن، کەسێکە بە ناوی تاماسبی، کەسێکە بە ناوی هدایەتی، کەسێکە بە ناوی ببەخشن من لە پارکینگێک کارسیاگەم عدێ مناڵ خەریکن بازیەکەن. ئەنچی کرد داستانەکەی ئیمڕۆی مەترەح کردووە منی وادار کرد کە ئەم دیبەیتە بکەمەوە، چون من لەسەر مهرەهایە ئاوا لە ئوستانە کرماشان نەحساوم کرد، نە بە بەشەرەمزانی نە عەدەدێ بوو دەرمەوردیان قسە بکەی یعدە لەگرا ڕاندەی لەوێ ماندە، فقط خەریکن لەم وەسەتە بۆ خۆیان یەک ناوێک دروست ئەکەن و یە شلوقێگەکەن و یە پورێ ئەخوان، وەلی خۆ تەرحێکی گەورەیان واوە دەسەوە. قرارە لەم کانتۆن بازیانە ئەمانیشە کانتۆن و مانتۆن ئامادە بکەن و بیخونجنن. ئەم دایرانە هەر لە قوڕوەوە گرتگە تا سەحنە و هەرسین و گێڵان و ئەوانە. شاهبات
بەرسوورەت ئەم ژیارە جەهان فەرە شابادی بوو ئەم ئاغا گێڵانیە ئاغایە نەعیمە نەجەفی بەڵام لە پەیجە فەیسبوکەکەی نووساگێسی کەرماشان بەرسوورەت و تەمامە فعالیەت ڕۆژنامەنگاریە ئاغا ختم بووگە بە دوو مساحبەتەکە مەمکۆڵانە بە پەنجە ئەم ئاغای نەعیمە نەجەفیە مدەتی لەگەلە کوردستان کاریە کرد لە دام و دەستگاهای ئاغای پاڤڵ و لاهور شێخجەنگی کاریە کرد ئێستاوا لە کەیبی سوچوارە پارتی ئاغا مەسرورە خب مشخصە ئەرباب ئەیگێڕێت ئەمانە غەڵەتەکەن بێجاکەن گیرینە مەسەلە سەریە مەسام ئاغا یە 5-6 ساڵێکەوە لە حەلیمە کوردستان سوالە گەورە مەسە ئەم ئاغا چۆن ئەتوانێت لە حەلیمە کوردستان دانیشێ بە عنوانە ئۆپۆزیسیۆنە جمهوری ئیسلامی لە فیمابینە ئەم حیزبانە بۆ خۆی وەکو جۆکر و مۆهرە هەرز بسوڕێت و درۆ بکات و نان بخوات و ڕۆژنامەنگاروێت و پوڵ بگرێت و ئەوزاعی باشوێت لە پەسە پشتە کامە بەڵگەوێسیاگە کامە حیزب کۆمەڵە دموکرات پارتە ئازادی کێ خەریکە تۆ ساپۆرتەکە تۆ توانی 6 ساڵ لەوێ دانیشی من منزورم پوششانەسە ها بۆ خەڵەتاندنە مەردەم ها منزورم ئەوە نییە کە ئەمانە مهم من چ کۆمەڵە چ دموکرات چ ئەحزابێکی ترکەوانەوێ نە منزورم هەرم بەحسای ڕووکەشیە زاهریە کە ئەمانە هەسیان خب ئەمانە خەریکن یەک عدە چێهرە سازیەکەن لە ئوستانە کرماشانە و ئەم کاریانە کردەگە بۆچی بۆ داستانە کانتون بازی و لەکستان بازی و کەلهڕستان بازی کێمە شاهدە تەحڕکاتە ئەمانە هەین بە وردیوانە ژێرە نەزەرمانە بەڵام خب فکر ناکەین قەوارەیان لە حەدێکاوێت هیچ غەڵەتێ بتوانن بکەن ئەگەر داستانە ئێمەتە کە دەوڵەتە ئێرانی ڕوبەڕوو بوو و پاکردن ئەمانە خەیلی شتێکی سەخت نییە و ئەمانە ناتوانن ئەو کارە بووەنە ڕێوە کە گەرەکیانە بیوەنە ڕێوە بەڵام خراپ نەبوو کە چاوێکیان پیا بخشێنین بەر سوورەت تا ئەمەی کە دانێ کوڕە فەقیرات و بەر سوورەت ئێستادادە هوەری لە چه سەدحێکا بووگە ئەسەن هوەرێکی بووگە ئەسەن خەت و مەشی سیاسیەکی بووگە ئەسەن ئینسانێکی مهم بووگە ئەمانە مهم نییە ئەمەی کە کێ گەرەکی وگە بیکوژی بۆ گەرەکیان وگە بیکوژن ئەوەنە مهم بووگە کە بیکوژنیانە من نەواردە ئەو وادیە ئەوم نەفکرەکەم کە ئیشی واردە ئەو وادیە بووم کەمانی کە لە ماخرە و دەسیدا بوو بە گۆرانیشی جامع مەدەنی بازی کولن گۆرانیەکانی حیسب بازی و جامع مەدەنی بازی بوو ئەمما ماجەرایەکە لەگرا مهمە ئەم کوڕە زاهرەن نەماگە یعنی مردگە یعنی یا کوژیاگە یا خودکوشیکەکە دانەیە ڕەپەر کە ئەمانە فویان تێ کرد و گەوریان ئەکرد و لە پارتە ئازادی تا کۆمەڵەی عەبەیە موحتەدی لەم تەلەڤیزیۆنە کوردە کاناڵە ئاغایە خالدە عەزیزی تا مقابلەهای مختلف سعیا کرد فوی تێکەن و گەورەیکەن و زلیکەن و تا بان و زارا بازی ناگەهانەم کوڕە نەما وایە مرد یەک نەفەر سەرچاوی خەبەرە مەرگەم ئاغاسە یەک نەفەر ئەو کەسە کێز ئەو کەسە نەعیمە نەجەفیە ئەوەی لەگرا مهمە من نییە کە سامانە جێرجیسیان بۆ کوشتگە یا سامانە جێرجیس بۆ کوژیاگە یا ئەسڵ معلوم نییە کوژیاگە لەگرا مهمە کە نەعیمە نەجەفی چ قودرەتێکی هەست لە هەولێرا کە حکوومەتە حەلیم پۆخەڵەواتی بۆ ئەکا بۆی ئەخونجنێ مەسدەرە ئەم خەبەرە فقط ئاغای نەعیمە نەجەفیە و حەج کەسی تر نییە نە تەلەڤیزیۆنە ڕووداوە نە KNN نە پۆلیسە هەولێرە نە هیچ بوو ئینکە خەبەرگوزاریە ئەم دارودەسێ دانەیە تریان لەمان تێ هەڵدریاکتر بەناوە ئەرسەلانە ئەمیر ئەحمەدی ئەوەی سایتە هەنگاو وا مخابرەی کردو کە ئەمڕۆم ئاغا ڕۆژە پەنجشەمبە لە قەڵای هەولێرە بە دەلیلە مشکڵاتە خانەوادەگی کە ڕۆژە قەبلتری لە ژنەکەی جگێ بوو گەسۆ یا لە هاوژینەکەی جگێ بوو گەس و خۆی کۆشتەگە ئەم خەبەرە نە عەکسی بە شوێنەوە بوو نە تەجەموعە مەردنی بە شوێنەوە بوو نە فیلمە کامەرای بە شوێنەوە بوو یعنی تۆ لە مەحەلە پابلیکێکا خۆتە کوشتوێت ئێشێ دووربین کامەرا گرت بێتی ئەگەر تۆ
لمالك أخوته كشتجا حكومة حليم تلفزيون الرودا وبارها جناية كربر عليه دايكو باوكي خوي نشان داغا مالك واكو ركب شقو حمليك رقص دايكو باوكي نشان داغا خوينا كاني نشان داغا وتو حدا قل التواني مالك جنازة كنشان بدي أصلا بحثك مسام سامان جيجي سرشي بياتك خوي كشتجا آية حكومة حليم دا شواهد لخد كشي إرهاب دبو إلى عينادي أما أفكار عمومية مردمة بزن يكشت دقرا مهمة إما كسوكارا وأغانيين من نيشم قرأك لواغا قهرمان دروس كام لا بلام لقرا يكشت مهمة شفافية أفكار عمومية مردم چون لقرا يك مشترحات وتحت ناو السيناريو داك تنسدرو دانا تكسكي بو من هنارجا كمان ل ديبيتكا دامنياجا ايجي اغايان سيروج برلمي سايت هنگاو اعلام كام كرخوي كشتجا سايت رسمية ام اغا بيج رسمية ام اغا اعلامي كردجا سامان جرجيس خوي كشتجا اما اين او اكسسا من دامنياجا لوي او كرة انوسيت اصلا تكيدن كي استوريا داناي كي استوريا داناي دا كركلي برسسن تو كي چون ام استوري دا دانياغا آغايك اشي بيج آغاي سامان جرجي سويد سي روج برلوي خبر مرگي اعلام بكن وتكيسي خود كشي كرغو نساقيسي ادمين يك كلمة جوابي داقس هو من ادمين ام بيجما اي سامان الجرجيز نخانا مشهور بو نرى بريكي ساحر ستايل بو نا 50 سنت كس بو نشاهين نجفي بو تابل اخري يكسري فني كي فرو فراوان وطرف داراني كي فرو فراواني بيك بري وبري بيجي بيت بري وبري بيج نجريانو جنبشيكي سياسي بو نحيش بهر صورت تبعتن كسان قيدورو بريا باسورد بيجاكي ازانا او بيجيك بصورة رسمي خوي واتريوا ام بيجا سيروج برل اعلام سايت هنگاو لخود كشي آغاي سامان جرجيس ام خبرية دانياغا وبعد كل بيجاك جمكرياغا سو بيجاك نماغا بچن بقرين نماغا بيجاك آغاي سامان جرجيس باكيان كرسو هاوكات آغاي ارسلاني يار محمدي لهي هنگاوا ايجيت ام آغا بهوی کێشەی خێزانی خۆی کوشتەگە بۆ چون ڕۆژە قەبلتری لەگەڵ خانمیا جگێ بوو گەس و هاوژینەکەی کێز خانمێکە بەناوە گوڵاڵە کەمانگەر ئەم خانمە گوڵاڵە کەمانگەرە زاهرەن مقیم نۆروێژە ئەو ڕۆژە کە لەم کوڕە جگێ بوو گەس و هەرە ڕۆژە دەسوبەر هاتکەس و بۆ نۆروێژ جالبە چی کتیبە چەنێ سندگە چۆن تیکت ئەو دقیقە لە هەولێر و مهەیا بووگە تۆ لە پاریس و تیکت بسێنی بۆ لەندەن ئەمڕۆ هەرە ڕۆژە معمولەن تیکت گیرەنە ئەم چۆن لە هەولێر و بەپەلەپەل تیکت گیری هات کە خروجی کردگە لە مەرزەکان هات کەسە دەرۆ و بعد ئیلامە مەرگە سامانە جەرجیسەکەن ئایا ئەم مەرگە خەیلێ بەرتر لەوە اتفاق کەوتگە خيري برتلوا ولي شارد جانسو تا ام خانما لحليم كردستان بيت درو وقتي هات كسر درو اعلامية كان استا فقد يكسر شاوي هزم خبره يكسر شاوي نعيمة نجفية فعالة حوزي جامعي مدني اتلقاتي بابين سر استورية خانما قلالي كمانجر خانم گوڵاڵەیە کەمانگەر ستۆری دانیاگە کە لەژێرە ئەم محتەوە ئەمە کێز ئەمە هەمان خانمێکە کە گویا هاوژینە ئەم سامانە بووگە وەلێ جگێ بووگەسۆ شەوە قەبلتر لەمەی کە ماغا خۆی بکوژێ وەخۆی گەیاندەگە سە ئەوروپا و لە خاکە حەلیمە مەوجود نییە نەبووگە ستۆریەکی دانیاگە ئەمڕۆ لە ڕاستیدا بەبەخشنەوە کەسێ عکسی بۆ من گرتگە عکسەکەی باش نەگرت کە خەتە ئەوڵ نەکەوتگە لێوە ئەتوانن بیوێنن کە دامنیاگە
لە ڕاستیدا ژیانی شخصی خۆم و چیەتی و چۆنیەتی پەیوەندیم لەگەڵ خۆشەویستێک کە بەبێ کەمترین تەماعی باو و تەنیا لەبەر دڵی خۆم هەڵم بژارد شتێک نییە کە بم هەوێ و بتوانم و دڵم بێ لەگەڵ هەر کەسێک و ناکەسێکدا هاو بەشی بکەم و نایشیکەم. خب ئالەگرا تکنیکێکی بەکاربرد خانەمانە کە من ئوسولەن خۆشیم گەرەک و گەها داوای تەڵاو پوڵ و زێڕ و چتی باو ئەمانە جوزە و خانمانەنە وافرە ڕۆشن فکرن و فۆمۆنیستن و ئازادی و مازادی ترفدارێکە و بەلەخەرە لەگرا باوەکەی بەحس کردگە باوە من داوام نەکردگە. ئەمە نەبوو خاتری ئەوەسە کە عشق و عاشقی نیشان بدات ها ئەم مەتنە بە دقت نووسیاگە ئەمە 2000 گافی واتیە. ئەمە خەریکە ئێمە و منحرفەکە خەریکە ئێوە منحرفەکە خۆی لە مەزانە ئتهام تێرێتە دەرەوە. ئەم خانمە خەریکە خۆی لە مەزانە ئتهام تێرێتە دەرەوە کە من هیچ چەشمدا شتێکم پێینەوە گەفەخە خۆیم خۆشکەرەک و بووگە بێ ئەوانەی شتە باو داوا بکەم و ئەوانە و چووگم و بە کەسێکیش ڕەبتینی و جواوە کەسیش نادەم و جواوە کەس نادەم و بە کەسی ڕەبتی نییە. هەرچیەکم بۆ سامان و بۆ ژیانمان کرد خواستی قەلبی خۆم بووە و قەتیش لە هیچی پەشیمان نەبووم. کەس داوای بەحسە ڕابەتەی خصوصی ئێوەی نەکردگە تۆبەی لە سەحرای کەربەلا هەڵگەڕی تۆ بێژێ چیم بۆی کرد و چیم پێی نەکرد بۆ خۆمم کرد. ئەو جۆرەی کە بە منیان وتکە عمرە ڕابەتەیەم خانم ئۆماغا نەیکێشاگەسە 6 مانگ چیم کرد و چیم نەکرد دیسان ئەمە ئادرەسە انحرافی دەرگیرکردنە احساسات مخاتەبە یانم های یەسری کارم بۆی کردگەوم کوڕەمەدیونم من و گە و با بمێنێت و ئەوانە و ئەلە مەسائلانە. ئەمە گشتی لەم ڕاستایە پاکانە تەڕاحی کریاگەم نووسینە. تەنیا ڕاستیەک کە بوونی هەیە و شاراوە تەنیا ڕاستیە کە بوونی هەیە و شاراوە ماوەتەوە ئەوەیە کە سامان 12 ڕۆژ پێش و لە حوزوری مندا هەمان هەوڵی دا و بە هەڵکەوت گولەکە فاسد بوو نەتەقیەوە. ئەها ئالەگرا سەرڕەمەگوویەک بەحسەکە تەنیا شتێک ئەم شاردگێسیوە و مهمترین شتە ئەمەسەکەم ئاغا سامانە 12 ڕۆژە پێش دووبارە هەوڵ خۆکوژی داگەسۆ ئەمما گولەکە فاسد بووگە و نەیتوانیگەم ئاغا بۆ کۆژێ جوزیات بەحس ناکە چۆن بەریان بەم ئاغاگەل چۆن پەشیمانیان کرد و کی ئەسڵحەکەی لە دەستی دەرهاورد دەیتوانی میل بێرێت و دانێتر بتەقێنی. تەوەجۆکەن بەحس ناکە ئەمە خەریکە ئەم جەریانە ئێستا عەتفە بە ماسەبەقەکە سابقەی تاریخی بۆ دروست ئەکا. تەوەجۆکەن خب ئالەگرا یەک اتفاق تێتە بەرەو خانەمە گوڵاڵە یەکەمانگەر تۆ لەو نۆڕۆژە ئەم اتفاقە بۆ شوت بۆ مناڵت بۆ هەر کەسێکی ترە بکەوتایە پۆلیس ئێستا تۆی گرتو ئیقدامە بە خودکوشی بازڕەسی و بازجوێ پۆلیسی وا لە شوێنە. تۆ چیت کردگە کەم ئاغا کە ئەم خانەمە بەرەو مەسیرە خودکوشی چووگە چەنێ نەقش و ڕۆڵت لە تەحتە فشاردانی و فشارهێنان بەم ئینسانە لە کوشتنە خۆیان بووگە نەک ئەوە تۆ لەگران مەسئولێتێکی تر وا لە سەرشانت. تۆ خەریکی ژیان پیاگە ئیقدامی کردگە بە خودکوشی تۆ وەزیفەت بوو وەزیفەی ئینسانیت بوو ئەسڵ بەحسە قانون ناکەم کە قانوننیش وەزیفەتە وەزیفەی ئینسانیت بوو خەبەر بدەی بە کەسوکارە ماغا بە ڕەفیقەکانە ماغا دکتۆرێکی بۆ بگری بەجێ نەهێڵی تا لەم قەیرانە دەرتیەوە خۆی نەکوژێت بدایەتە تیمارستان وەلێ تۆ ئیهمالیەکەی زۆر بەڕاحەتی. پس هەم خەڵک حەقیەز لە تۆ بکۆڵێتەوە هەم وەلیە دەم حەقیەز لە تۆ بکۆڵێتەوە هەم نەهادهای پۆلیسی ئەمنیەتی حەقیانەز لە تۆ بکۆڵنەوە.
بڕیارێک بوو کە دابووی و لە دوایین پۆستی خۆشیدا ڕەنگە دیارە. من نازانم ئەم ئاغا چه معزەلاتێکی بووگە، نەیشم گەرەکە بڕۆمە ئەم وادیە، بەڵام هەرەوە نازانم ئەم ئاغا ئەگەر منزورتان ڕەپەربوونێسی شتێ مهمێک نەبوو، جەهانبینێکی عەجیب و غەریبیشی نەبوو، نەیەگە یە حەدە سادقە هدایەتیش کە شتێکی مهم نییە کە فکری کردوێت و لە خودکوشی و بە پوچگەرایی و نهیلیزم گەی بێت. فکر ناکەم، چون بلەخەرەبە لە ئاسارەکەی خۆی دەرەخست یە 4-5 دانە تەرانەی دروست حساوی لێ هاتە دەرەوەی جەهانبینیەکی سەنگینی ئەمیقی لە خۆی هێشتە جێ. ئەو ئاخرین گۆرانێکە وتی مامۆستا زارایە کوردستان بوو، من بۆیان هەناردم چاوم پێکەوت. ئەم ئاغا نەی لە ئەو ساحەتە کە معرفیان فەلسەفیان بەرەو نەهێلیزمێ چوویێت وە خۆی کوشتوێتەوە، مەگەر فشارێکی ڕۆحی ڕەوانیە ئانی بێدەرەتانی نازانم هەران چێک کە ئەتوانێت پاڵ بە ئینسانێکی زەعیفۆ بنێت وای پێ بکات. ئەم چێکە لە گرا مشەخەسەس ئەمە سەناریۆز دەهێنیاگە پۆخڵەواتە، یە شتێک گومە لەم وەسەتە، نە حکوومەتە حەلیم فیلمێ لەماداتە دەرەوە، نە خەبەرێکە داتە دەرەوە، نە تەئیدێکی ڕەسمیەکە، نە گوزارشێ لە قەتڵا بکوڕادا، نە عەکسێ لە مەحەل وقوع خودکوشی نیشان ئەدات، نە عەکسێ لە کوڕەکە نیشان ئەدات. ئێستێشن نا دوای ئەمەی کە ئەمانە ئاشکارە ئەوەن بچن پۆخڵەواتی کەند و سێدانە عەکس لە ماڵێ بگرن کەس دەزانێمە ماڵە کەیس. فقط یەکشت تا ئێستا مشەخەسم، سەرچاوەیە ئەم خودکوشیە فقط سامانە جەرجیسە چیە؟ نەعیمە نەجەفیە. وەلەم حەڵقە خانمە گوڵاڵەکەمان گیرە، ئاغایە تەحماسبی گیرە، ئاغایە یار ئەحمەدی ئەرسەلانە یار ئەحمەدی گیرە و ئاغای نەجەفی گیرە. چی خەریکە نەشارنەوە حکوومەتە حەلیم کامە دەسوا لە پشتە ئەم جەریانە کە حکوومەتە حەلیم پۆخڵەواتی گرگە. لەگرا ئەسڵ مهم نییە کە من فکر ناکەم ئەم ئاغا مۆهرەیەک بوو یەک جمهوری ئیسلامی کوشتوێتی، بەڵام ئەتوانێت لە نزاعێکی دوو تەرەفا کوژیاوێت. وەلێ مۆهرەیە نەعیمە نەجەفی خەیلێ سەنگینترە لەم کاورە. نەعیمە نەجەفی ئێشەی بمێنێتەوە و بۆ نەعیمە نەجەفی ئەم پۆخڵەواتە دروستەکەن و ئەم سناریۆ سازیە ئەیکەن. ئەڵێنە دەروون ناسم و نە ئەو مافەم بەخۆ دەدەم کە دانیشم و تەحلیل و حەدس و گومان بدەم کە بۆ وای کرد و ڕیشەی لە کوێ بوو پاڵەری چی بوو. ئەی تۆ چۆن لەگەڵ یا کەوتی تەڕێ، چۆن حەزە پێکرد دەروون ناز نەوی، هەڵە نەسەنگاند، چۆن تۆ هیچ قەزاوەتێکە سەبارەت بۆ ئینسانە نەکرد و بووی تۆ پارتنەری. ئیسە چۆن دەروون ناس نەوگی تا بزانیە ماغا بۆ وای کردگە، دەی خۆ ئەتوانی بڕۆیتە سۆراغت دەروون ناسێ. تۆ گزارش ئەدەی سەگەکە مردگە ئەفسۆردە بووی، ئەمە خۆپیایەک و بە قەوڵە خۆت هاوژین و ئەو عەکسەی من دامنیاگە لە تۆ هاپی ڤالنتاین دەیتانە. چۆن تۆ نەڕوویت مراجعە بکەی بە دەروون شناسێ نەوردە لای دەروون ناسێ بە ئەم کاورا خۆی کاول نەکاو نەمرێ. فاسڵەی سنیە ماغاتە کە تو چەنێ بوو؟ 10 ساڵ 15 ساڵ. ئەمانە بۆ خاتریەوەسە ئێوە پۆخڵەوات ئەکەن، ئێوە مردم بە ئەحمەق ئەزانن. ئەنا زندگی خصوصی مردم بە خۆی ڕەبتیەز، بە من هیچ ڕەبتێکی نییە، بەڵام تۆ خەریکی و تۆ وە ڕەفیقەکانت خەریکن ئەم شتە ئەخونجنن و ئەفکارە عمومیە مردمە کوردەوار بە ئەحمەق ئەزانن و فکرەکەن بەم پۆخڵەواتە و بەم مەتنهای چیپ و سیاسەتهای دەهاتیە ئەتوانن لە پرسیارەکان دەرباز بوون. ئێوە خۆتان پرسیار دروستەکەن، کەسی وادارتی نەکردووە مەتنە بنووسی، خوات نووساکدا. سوالەکە وا لەسەرجێ بۆ فقط نەعیمە نەجەفی سەرچاوی بڵاو کرد و مەسنەدەم خەبەرەسە هیچ کەسی تر نییە، نەڕووداوە نەکەی 24 هیچ کەسی تر نییە، بۆ پۆلیسە هەولێر نییە، کوا گوزارشە پزیشکی قانونی بە مۆهرە حەلیمە کوردستانەوە. ئەمانە گشتی ساختە ئەکرێت، ها گشتی ساختەیش ئەکرێت، ها کارێکی نییە، وەلێتە ئەم دەقیقە نەبووگە.
تا ئەم دەقیقە نەکردیاگە وعدەیەک حەزیانە کرد بە ماغا و پەیگیرە داستانەکە بوون و بالاخره یەک سری مەتاڵەویان بۆ ئێمە هەنارد من پێشم خۆش نەبووە سم خۆمی لێ بدەم وەلێ خۆ بچوون لەگرا حەقی خەریکە پای ماڵەوێت ژیانە ئینسانی خەریکە لە بینەچێت درۆ ئەکرێتە ناو جامعی کوردەوار جنایەت خەریکە سیستەماتیک ئەکرێت وەلەم وەسیلە عدەیەک دەستیان واتە بۆیە ئەفکارە عمومی خەڵکە کوردستانیشی ئەم پرسیارانە بزانێت و ڕوبەڕویان بێتەوە پس ئەم خانەمای داعای کرد من دەرو ناسیەمەوە من چ ڕەبتێکیە سو ناڕۆم هیچ قزاوەتی بکەم ولی خانم گیان تۆ ڕابتت بگەتەکیا تۆ 1000 دانە سێ و دوود کردگەتەکە دڵە خۆتا چویتە لایە ماغا بزانی دەسە بزەنی هەز بزانی شێت نییە بزانی نەخۆشی نییە بزانی خۆشتی گەرەکە بزانی توانی ئەتمادی پێ بکەی بزانی توانی ئاشکاری کەی بزانی بالاخرە تو ئەم قزاوەتانتە گشتی کردگە چۆن دەرو ناس نییە خۆ ئێوە وەختی دەسەوەنە قەڵەم هەرچی چت ناسن مرۆڤ کە لەسەر ڕێگای خۆی بڕوات و بەو مەرگەش دەمرێت کە مەرجی خۆیە سامان بە ژیانی خۆی ژیە نەوەڵا بە ژیانی باوکی ژیە بە ژیانە باوکی ژیە هەوڵی نەدا وەک کەسێتر بێت یعنی ڕەب ئەو اختراعی کرد یعنی ئەو پەنجانە ئاوەیە پێکردە خۆی دروستی کرد و ستایڵ خۆی و چۆن هەوڵی نەدا وەک کەسووی تر بێت ئەی چۆن ئێوە مەتنتان بۆ ئەنووسی و ئەوەی خوێندەوە چۆن شێعرتان بۆ کۆمەڵە بۆ ئەنووسی و ئەوەی خوێندەوە بۆ زەهراتان نووسی و ئەوەی خوێندەوە تۆ ئالەگران خەریکی چی ئەشاری تۆ هەرگوری زەدەی دەرەچی وەکو خۆی بوو نەوەڵا وەکو خۆشکەکەی و دەتوێژی من دەروون ناس نییەم نایناسم چوزانی وەکو خۆی بوو خۆی چی شکلی بوو خۆی چۆن و کە ئەم وەکو خۆی و هۆ لەسەر ئەوژی من دەروون ناس نییەم لەم خوارەوێژی وەکو خۆی و نەوەڵا وەکو بابەی و عەجەب تەوەجۆ بکەن ئەمانە خەریکە ئەتان گەوجنێت ها خەریکە ئەی گەوجنێت و من مەعاساتم بەسەر هاتکە و ئۆخەی و فرەپێ دەسوێت کە ئەرسەلانی یار محەممەدی ژێمە جگێ بوو گەسەوە بابە تۆ لە خواتە کاوران مردوێت جگێ بوویتەوە ئەمەر تاوە بۆ بڕیاوە ئەو خەی ناکات و قرم و خاڵوە شوێنمە وانە دەم فیلمەی بۆ چییە ئەم ئەشکە تەمساح ڕژاندنەی بۆ چییە بۆ چیەسی تۆ ئەتفە بەما سەباق خەبەریش دەسم کوڕە ئۆکەی نەبووگە و فیشەکی نیاگە بەخۆیەوە فیشەکەکە کرمۆڵ وگە و نەتەقیگە مەگەوانایژی لە کۆتاییشدا بە مەرگی خۆی مرد نەوەڵاوە مەرگی ئامۆزاکەی مرد تۆ تەوەجۆ بکەنم خۆیدا یەسێقەی بابە تۆ ئەم گشتە خۆیتە تایید کرد وەکو خۆی و شکڵە خۆی و وەکو خۆی ژیە وەکو خۆیشی مرد جالبە لەم کوردی فاسۆمیە ئینسان ئەتوانێت لەعانەوە حەد چەندین نانەشتوێ وەکو کەروێ وەکو قاتروێ وەکو قالۆنچەوێ وەکو بعد یەک زمانی وەختی عیلامی کرد ئیتر من وەکو فڵانە کەس ئەو دەقیقەوێتە فڵانە کەس ئەمەیسە وەکو خۆی وگە ئەوە پێشبینی هەمیشەیی خۆیشی بوو لە ئارامترین و ئاساییترین ساتەکانیدا و من تووڕە دەبووم و ئەمە لە پەرانتەزا خەریکەوایژێ لێ کە بۆ ڕەشبینە و بەڵام ڕەشبینی نەبوو جۆرێ شهود بوو بە نیسبەتی خوای چووە ناو عەرفانە سرخپوستی ماڵداواوی فڕی کاورا خۆی وە زۆر خۆی کردە مەسیح شهودی کرد و خۆی ئەدا لە خۆی خۆیان کوژی باوێ فیلمنە واقعاً فیلمن نوعی شهود بوو ئیلهامی پێگەی وحی پێڕەسی چۆن شهودیە کرد عجب گەر خەتا و کەم و کورتی و گوناهی منی تێدا بێت ئەوە ڕەنجێکی دیگە بۆ هەمیشە لەسەر ڕەنجەکانم دەمێنێت نا ئتفاقەن مشخص بێ بزانین خەتای تۆی واتێیانە
چۆن ڕەنجێوا لەسەر ڕەنجەکانتەوە بەرەدەین بڕۆی پێی کارت و لاوە و ڕەنجەتر وا لەسەر ڕەنجە گەر خەتای منیتی ئەبێش مش خەزبی خەتای تۆی واتیاتیانە ئەمە کوردی بازی خۆنیەت و هەرواوە دەرەکی لە خۆت و ئەم جەهانە کوردیە قێزەونەوە دروستیان کردگە ئەم سەتحی گەریەوە دروستیان کردگە وەسە و ئەدەن لە کاورا لە ئوردوگای کوژنیژن لاوە فیشک لە دەستی دەرچوو خۆی کوشت ئەمی جێجێ ئەگەر کاورا بۆ خاترە خەتای من مردگە ڕەنجەکەی وا لەسەرشان خۆم عەجەب ئەی مەسئلە اجتماعیەکەی ئەی زندگی ئاغایەوە لە بین چووگە ئەی جۆرمێ کە تۆ مرتەکەب بووگی چی بەردەین عەزاب وجدان کێشیت فیلمنم مردمە لێو دوای شەو دەم لە ئەوروپا دەن و دەم لە جیهانی غەربە دەن و دەم لە یاسا و قانون ئەدەن و دەم لە حکوومەت ئەدەن دێ خۆتو لەم ئەوروپا وایەتە شیر و پیرتیانە کرد تاوانیش منیشی تیاوێ و پۆلیسە نۆروێژی بێژە و تو خۆمە چم و ڕەنجێکی تر وا لەسەر ڕەنجەکانمە عەجەب دیسانەوە وەکو خۆشەویستیەکەم پەیوەندی بە کەس نییە و شانیشم لە هەڵگرتنی هیچ ئازارێک قەت سڵی نەکردووە ناوەڵا پەیوەندی بە کەس نییە مشکارێکمان نییە بە خۆشەویستی تۆ مەسئولیەتت تۆ لەگرا بۆ خاتری نزیکەوە ئاغا بووی ئەسەن تۆ حیج ارتباتێکە تەکان نەوگە تۆ هاوماڵی وگی ماڵتان وەیە کۆگرکە کرایە تۆ لەگرا مەسئولیەتت هەست کە هیچ کەسێ مەسئلەی خصوصیە تۆ نییە هیچ کەسێ نیسی بە خۆت ڕەبتی هەست کەسی نێگەرەکە پرسیارکە مەچۆ سەحرای کەربەلا وەشانیشم لە هەڵگرتنە هیچ ئازارێ قەت سڵی نەکردووە لازم بێت باری خەتام تامردنیش دەکێشم گەر خەتای منیشی تێدا نەبوو بێت باری خەتام تامردنە کێشم دەوێت و چی تۆ بارە خەتا گەرچیشی نەبوو بێت دەی بۆ ئێژیتی بۆ ئێژیتی دەی خۆ هێوە کولێوە خۆتان بە عەلامەی دەهرەزانن مشتێ فوتێ کریاگە دەستە دەوڵەتە داگیرکەرە خۆتان بە عەلامەی دەهرەزان تو خەتای تو تیاوی دانەی ئینسان مردگە لە مۆسەتە خەریکە نەیکەنە پۆخڵەوات چۆن خەتای منیتی ئاوێ تا مردنەی کێشم لەگەڵ خۆمە نە ئێشە پێتی بکێشن تو ئێشە ئێستا بتوەنۆ کە لە بچەتکەن بتهەنێرنە حەلیم وحەلیم تۆ بگرێ بزانیت داستانم کوشتنەچی و لە حەلیم پۆخڵای گرگە قەشەنگ ماڵی کێشاگەسە سەرم کەسافەت ئێوە کردەکتانە تۆ دەرچووگی وێسیاگە تا تۆ دەرچی ئاغا نەعیمیش هەر تەئیدیەکە زرد و زردوا لەسەرە خەتە تەئیدیەکە مشتێکیش فاسد وانە دەوری یەکتریا بۆ یەکتری تاییدیەکەن لەو ئەندامەکانە حیزب دموکراتتان وا کەلهۆڕبازیەکەن تا ئەمێکیتان و بەداخۆ و قەیداکە و دەی مرد و چی بکەین و تا ئەو نەعیمە عەکسی خۆی دانیاگە تەکزە سامان جێرجیز و ساگەسی یانە مای فرار ڕەفێق بووین تاکە یەکتریا ئیتر کەلەمەیەکی تری نییە بێژیتی ئیتر بەحسێکی تر نییە سەبارەت بە مەرگە ئیتر حەجێکی بۆ ئەفکارە عمومی نییە و ئەکسێ دانێت و وێنەکان خۆیان ئەدوێن ئێمە ڕابەتەمان فەرخ اتفاقەنەوە جێگەی شەکە اتفاقەنەوە معلومە نەعیمە نەجەفی خۆت داکتە لێ کوشتتە تەکام گوڵاڵە و هەرتکتان ئەزانن و لەم وەسەتە یار محەممەدیش ئەزانێت تاماسبیش ئەزانێت ئەو حەقە دێتە دەمەوە و باری ئەم خەمە وردە وردە سووک دەبێت دیارە نازانم چی دەبێت چۆن نازانم خەتابار و گوناهبار هەم لەبارەی سامانیانە سادەقون ئێمە پێدانەژین خەتا ئارێ وەڵا تا گەردەن خەتاباری ئەوە پێت بوت بە هەموو ئازارێک کە لە گیانمدایە و بە هەموو سەختیەک کە هەم بوو و هەمە من ئەو چەند مانگەم خۆش دەوێت کە لەگەڵ سامان بەسەر چوو لای وایە ئێمە هەردووکمان بەشێکی چەند مانگمان لە بەختەوەری هەبوو ئەوە بوو هەردووکمان ئەزمونێکی ناوازە و تاقانە بوو چ دەلیلە کامانە بێژی دێتۆ لەو لاوەیەژی مەسەلەی خصوصی مۆکەز نایژم لەم لاوە هاتکێژی بەخوا خۆش و وەکو قەنواوە وەکو کاڵەکە مەشەدی واوە لامە سەو لێ دەدا قاچە و ئەو نەشیرین و تاقانە و ناوەز و ئەمانەوە بۆ باسی یەکەی بۆ بەحسە مەسالە خصوصی خۆ دەکەی
تۆ خەریکی ئەفکارە عمومی منحرفەکەی خەڵکی بێژێ ئۆخەی و توخوا تازە بووک و مراڵ نەگەی و ڕەنج خەسار و مردم ماڵ یەڕمیە ئەو بەرهەیوانی مردم دۆسیەمریە ئەو دەستگیرانی ئەرێ ئەمە ئاوا کۆمەڵگای کوردەواریان ئەحمەق کردگا هەر دەقیقە ناوە بۆیە وەختی خۆی وتم من لە کۆمەڵگای ئێمە شەرلۆک هۆمز نایەتە دەرەوە ئارسەل لۆپەنە دەست نایەتە دەرەوە وەلێ لە کۆمەڵگای ئێمە چرا لە جانی جنایەتکارێ وا زاتی نییە ڕوبەڕووت بێتۆ تێتە دەرەوە لە پڕێکا بنێوێت لە ئەسڵحەکەی و بیتەقێنێ پێێتە لە پشت و خەنجەر کاتە ناوە کەلەکەت بەڵام پیایتیانە لە ناوچوانە بوێسێ بڕوانێتە ناوچوانە و بتکوژێت دەستی سوور بێ بخوێنێت تیانە مارتە تو 3000 درزداگە لەم پۆستە خۆت دادنیاگە خۆت تەنزیمە کردگە داوای سەبووری باڵێ داو سەبووری بە دڵە سیمین بدات و منیش گەرشیاوی سەبووریم هیوادارم بە بێبەش نەبم لێ تۆ بۆی ترشیاویتی تۆ نایژی ئەرسەلانجگێ بووی تۆ لێ کێشەی خێزانیتان بووگە بەجێ تێشتگە لەوێ دە 12 ڕۆژ پێشیش زانی کتە خۆیە کوژێ و تکتەبا لە مۆی شومە خوام دەرکەم تۆ ئالەگرا درۆکەی وازەح درۆکەی ئەگەر ئەو کاورایەک وایە تۆ بەلای دابنیشتایتە ئیستا نایکو ڕووزای تۆ لەگرا ئەشکتم ساحب ڕژێنی تو بەڕاستی خۆش بوو لاو و فرحەزم پێیە کردو وەخەی مرد و ئەکسێ پەڕۆی ڕەشێ دابنێیت و خۆتێمە شیعە نییە داو خۆ شیعەبازی نییە پەڕۆی ڕەشێکە لەوەی دانیاگە چۆن ناتوانانی قسە بکەی کاورا عەزیزی ئەمرێ دووربینەکە ئەکاتۆ ئەلاوێنێ بۆی هۆرەی بۆەکە چەمەری بۆ ئەگێڕێ چۆن تۆ قسە بۆ نایە قسە بکەی مەقا کردە خزیاگیتە ناوی کونی وەکو مارا بچی بە کوونەکەی خۆتە جۆن لە کۆتاییشدا لەسەرمە کە سپاسی تایبەتی نەعیمی بەرە ئافرین ئەمە یە داستانێکەوا لە بینی تۆ نەعیمی برا ئافرین حتمما سپاسی بکە هەواسە بێ پاسی بەنە یەکتری و هاوڕێیانمان بکەم کە پیاوەتی و برایەتی و هاوڕێتی دەرحەق من و سامان هەمیشە هێندە زۆر بووە کە قەت جوبران نەدەکرا و ناکرێ باشترینەکانی ژیان بۆ بە ئاوات دەخوازم باشترینەکانی ژیانیش بووە بە ئاوات دەخوازێ ئەی ئافرین سپاس و پێزانین بۆ هەموو هاوڕێ و خزم و ئاشناگەلە کە بە پەیامی هاوخەمی خۆیان دەربڕی بۆ پەیامی هاوخەمیان بۆ تەنارگەدە تۆ تەلاقە سەنگە مەشەیە موژدایان پێت باە ئێستا تۆ مەشەیە شایر بگێڕێیاگە درۆزن نەوایتە دەسە لە کوشتنە و کاورانەوایە ئێتا ئەم فیلم و تەئاترە بۆ دێی ئەم پەردە ڕەشە بۆ ئەدەی لەوێ ئەتوانی شایش نەکەی متەئەسر بیت ناڕەحەت بیت مەرگی نەگەرەک بوو بەڵام ئیتر خوو پەردەی ڕەشدا نادێ و نەقمون هەڵچنیاگە و ناتوانم قسە بکەم و تا چەند ڕۆژی تریش بۆ هەمیشە لە خزمەتتان لەم دنیای دیجیتاڵە مورەخەس دەبم ئۆغر وەخەیر بۆ کوێڕۆی لەم دنیای دیجیتاڵە مورەخەسەوی کەس نەودۆزێت و بڕۆی ئاوەکان لە ئاسیا و کەوت و ئاو لە ئاشکەوت بیت و خۆ ئەنچە کە ئێوە دیتان لە مەتنە خودە ئەم خانەمە بوو من خوێندمەوە ستۆریەکەی بوو عەکسیان گرتبوو بۆ منیان هەناردبوو ئەوانەی کە ڕەفیقە ئەم ئاغایە سامانە بووبن ئەوە دیتان لە سناریۆی کوشتنە ماغا گشتی شەریکە حەزب دموکرات نەعیم گوڵاڵە تاماسبی یار ئەحمەدی گەشتی شەریکە و ئاغایە حکوومەتە حەلیم پۆخڵی گرگە بۆیان قەشەنگ هیچ مەسنەدە خەبەریەک نییە هیچ دەیتایە نایەتە دەرەوە تا ئاوەکان لە ئاسیا بکەوێ دیتان لە فەزای مەجازی چ خوشکڵ کاورا حەپەلوچەکەن بۆت وەکو ئاوی خواردن وەکو بەرخسەریە وەڕن دوو خەبەرە ئەلەکی ئەدەنە دەرەوە و فەوتیا و چوبەی کاری ئەو کاولستانەی حەلیمە کوردستان
ئەمانە کێن ئەمانە هەر ئەو نادروسانەی فعال جامعەی مەدەنی پەڕۆژەیە کانتۆن بازیە پەکەکە بازە یەکێتی بازە پارتی بازە کۆمەڵە و دموکرات بازە مەمکۆڵانە بە پەنجە بازە کەلهۆڕستان بازە لەکستان بازن ئەمانە زەومان نییە دایکی بازن ئامتی هەڵدریاگانە ئەمانە وا دەستیان لە حەچی جنایەت و کەسافەتە هەسواوە پۆخڵەیەکەن دەریغدا ئاوەنە وژدان ڕاپەڕینە کوردەوارە سربەخۆ فقط بە خەڵکی کوردەوار گەلێکی بێژێتی بزانن لەگەڵ چه ئەحمەقایەکی جنایەتکارە ڕوبەڕوون مشتی دەهاتیە سەخیف جنایەتکار مەعادڵە بێت و دوو مەجهولی سەریان لێشێوێ لاو چ بکەین و دڵەمێشێت و لە دەستمدا و تازۆ و ئەگەریش مقەسر بووبووم ئەوە لە سەرشانمە و ڕەنجەکەی و خەڵک بێژە ئۆخەی و وەی لەو کزەی دڵتە و باوکە گیان و ئەمە تەوهینە بە شعورە ئینسانە کوردیە تەوهینە بە ساحەتە مەردمە ئەمە ئەو بەچکە جمهوری ئیسلامیانەنەوە دروستکریاگەن بۆتان بە ئیلوانە فعالە حەوزیە زووانێ کوردی و ناو نەفەکێ کوردی و ناوشانێ کوردی و بنێشتێ کوردی و هێلکەیە کوردی و تەماتەیە کوردی ئەماوانەنە ئەمە ئەو کوردی بازانەنە ئەماوانەنە و ئەمە کارنامەیانە و ئەمە دانەی لە بینیانە لول کریا دووش لە لای عەبەی موحتەدی لول کریاگن هەر بە خەیاڵیشیانە نایێت هەر عەینە خەیاڵیشیان نییە لەلایەنە ئێمەش و پێشمەرگەکانە کۆمەڵە و دموکرات و پەکەکە حەزیە کرد بەلتان لێنە ئێمە بەش دەردەباری کە لێتانیەدا یەکتان دەرنەچوە ئەوەنە بێشەرەفن و ئەوەنە نادروسن لە حەقی یەکتریە و هەر ئەوانەتان واجمێن بە ڕاپەڕین ئەدەن دفاع لە خوێنتانەکە وەختێ گەمرن